ڕێزمێ بۆ ساق تەکسیەکانی کرد کە بەیانی سەعات 6 یا 5 جیبانیانە دەرەوە لەبەر کەسابەت و مائیشەتی ماڵ و منداڵیان هێنە دەرەوە لە خۆشییان نایەنە دەرەوانێ و بۆ ئەو ئیشە خراپانە نایەنە دەرەوە ئێمە بەبیرکەینەوەنێ بزانین ئێمە گەر ئەو ئافرەتانە لەگەڵمان ناسەرکەون ئەی خوشک و دایکی ئێمە لەگەڵ سەرکەوێ یعنی زۆر شتێکی ئاساییە نابێت بۆ قورسێ بیگرین کە بۆ شێوە فتواییەوە بەڵێ هەر وەک سوگایەتێکە بەرامبەر سایقەکان کە کردوێتی ئەو فتواییەوە هەر جاکەواتە مەگەر سایقی پیاو نەمێنێ بڵێن هەموویان ئافرەتی بە تەئکید ئەکەوێتە سەر مرۆڤەکان خۆی باوکێکیان نەزانیت چۆنە بڵێن ئەو ئینسانە ئەو سایقە هەر چۆنێ مەحاولەکە تەرەف حسێبە تا بڵێن ئەو کەسەی کە لەگەڵتایە خۆی نێ یا خۆی حەزنەکە یا خۆی بە شێوەیە نەبێت کەس ناتوانێت هیچ غەڵەتێ بکە بەرامبەری وڵای من بە هیچ شوێ لەگەڵیانیم چونکە شتی زۆرترمان هەیە هەتا ئەوەی کە لەسەر سایق تەکسی یا لەسەر شخصی سایق تەکسی هەتا تەنانەت ئافرەتیش چۆنە سەر شخصی ئافرەتیش بەڕاستی ئەمە شتێکی بەلای من شتێکی باش نییە من تەقریبا نزیکەی 21 ساڵە تەکسیم پێەیە ینی سوپاس بۆخوا هیچ شتێک یان هاتووە ڕێبان کە ئێمە بەلامانەوە شتێکی ناخۆش بێ بەڵام تر من پێ دەڵێم کۆمەڵەشتی ترمان هەیە پێویستە زانایان لەسەر ئەو فتواون وڵای ئێمە چاوەڕێی برایەکە بزانین ئەمە تاکەی جێبەجێ بین ئێمەش قابلە مافمان هەیە حەق خۆمانە بچینە سەر جادە حەق خۆمانە ئەومە ساق تەکسی هەیە لە سێمانە بچ سەر جادە هەموو جادەکان قەفڵەکان بەڕاستی بەڵام ئێمە چاوەڕێی شتێکی باشەکەین ئێمە زۆر بەلاوە ناخۆشە یعنی شتێکی وەکو تەحدیدکردنە بۆ سەر پیاوان ئەنجا زایدن ئافردان یعنی بەڕاستی شتێکی باش نییە بەلای ئێمەوانێ یعنی شتی مهمتر هەبوو بیان کردایە نەگەوە ئێمە تەکسیە حڕین چۆن ئیژەکەین چۆن ئیش ناکەین لەگەڵەوەش ئێمە جا بۆ حسابی بێنین ماڵەوە لەگەڵ خۆمانە سەرخین بۆی ببێ دوو کەس ئیشکەین شتی وا چۆنە بێ وڵای سەردیگای شۆفێران ئەبا خۆی بهاتە دەنگ لەسەرمە نەک ئێمە بچین خۆی بەحساب سەردیگای شۆفێران وایە ئیشی لەسەرمە کردایە و بەهادا دەنگ لە تەلەڤیزیۆن لە شوێنەکان تر باوازی بکردایە نەک بەم شێوەیە بێدەنگ بووە هیچ قسەیە ناکات خەڵک ئەمڕۆ ئازادە بە هەر کەس بە تەکسی ئەڕوا و ئەمڕۆ خەڵک لە 85 بۆ 90 ئۆتۆمبیلی خۆی هەیە لە شەوانە و کۆمەڵک خەڵک لەوانەیە کۆمەڵک هاوڵاتی کەم و چەخۆر من یا فەرمانبەر من لە شوێنەکانە ئەویش کۆمەڵێک تەکسی تایبەتیان هەیە و لەگەڵ ڕێزم بۆ مامۆسایانی ئاینی ئەمە شتێکی ئەوتۆ نەبوو کە باسی بکەن وەشتی لەوە لە پێشتر هەیە مامۆسایان بە دوواداچوونی بۆ بکەن و نەک لەگەڵ سندیکا تەبەن ئێمە بەڕێوەبەرایەتی گواستنەوەمان هەیە لایانی پەیوەندیدارمان هەیە قایمقامێتمان هەیە پارێزگارمان هەیە سەرەتا دەبوو یەکێتی زایانانی ئایانی بەبەژنین لەم حکومەتە لەناو ئەم حکومەتەدان ئەبوایە لەگەڵ ئەم لایانی پەیوەندیدارە کۆبوونەوەیان کردایە و ئامادەباشیام کردایە بۆ ئەم کارە تا چەند ئەم کارەی یەکێتی زانیانی ئاینی پەسەندە ئێمە بڕیارەکەی ئەو یەکێتی زانیانی ئاینیەوەنە بە مهممان نەگرتووە کە بە دادوچینی بۆ بکەین.